کۆنگرەی نیویۆرک تایبەت بە ئەو لە بارگەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دەستی پێکرد کە تا ڕۆژی 24 ئەم مانگە بەردەوام دەبێت. سەرۆککۆماری عێراقیش کێشەکانی وڵاتەکەی بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کەمی ئاو و وشکەساڵی و بە بیابانبوون خستە ڕوو. دکتۆر لەتیف ڕەشید سەرۆککۆماری عێراق لە وتارەکەیدا ڕایگەیاند عێراق ڕووبەڕووی قەیرانێکی بێوێنەی ئاو بۆتەوە و کەمبوونەوەی ئاوی دیجلە و فراتیش خراپترین قەیرانی ئاوی لە مێژووی عێراقدا دروست کردووە. عێراق ڕووبەڕووی قەیرانێکی بێوێنەی ئاو بۆتەوە کە بەهۆی کاریگەری ئاڵۆزەکانی گۆڕانی کەشوهەوا خراپتر بووە و کەمبوونەوەی بەردانەوەی ئاویش لە سنوورەکانەوە بۆ ڕووبارەکانی دیجلە و فرات بەهۆی سیاسەتی ئاوی وڵاتانی دراوسێ خراپترین قەیرانی ئاوی لە مێژووی عێراقدا دروست کردووە چونکە عێراق بە پلەی یەکەم پشت بەو ڕووبارانە دەبەستێت. سەرۆککۆماری عێراق باسی لەوەش کرد قەیرانی ئاو تا ئاستێکی مەترسیدار بۆتە هەڕەشە لەسەر ژیان و هەلی کار و ئاسایشی خۆراک لە عێراق ئەگەر چارەسەریش نەکرێت هێندەی تر مەترسیەکە زیاد دەکات. قەیرانی ئاو لە عێراق بە ڕێژەیەکی مەترسیدار کاریگەری لەسەر بژێوی ژیان و نەمانی هەلی کار و ئاوارەبوون و ئاسایشی خۆراک دروست کردووە و ئەگەر چارەسەرێکی جددی و بەپەلە نەبێت کەمی ئەو لە عێراق مەترسێکی گەورە دروست دەکات چونکە لە عێراق بژێوی ملیۆنان کەس پشت بەو ڕووبارانە دەبەستێت کە بەهۆی کاریگەری نەرێنەکانی گۆڕانی کەشوهەوا و سیاسەتی ئاوی وڵاتانی دراوسێوە مەترسیان لەسرە. دکتۆر لەتیف ڕەشید وتیشی لە ساڵانی داهاتوودا پێویستی ئاو زیاتر دەبێت و لە ئێستاشدا نزیکەی لە سەدا 40 عێراق لەژێر هەڕەشەی بە بیابانبووندایە بۆیە پێویستیان بە هاوکاری ناوخۆیی و نێودەوڵەتیە و حکوومەتی عێراقیش پلانی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئاو بە تایبەتی دروستکردنی بەنداو لە هەرێمی کوردستان و ناوچەکانی باشوور و خۆرئاوای عێراق. پێشبینی دەکرێت لە دەهەی داهاتوودا پێویستی ئاو لە عێراق زیاد بکات بەهۆی زیادبوونی ژمارەی دانیشتوان و گەشەسەندنی ئابووری و گۆڕانی کەشوهەوا. سەرچاوە سەرکیەکانی ئاویش کە دیجلە و فراتن بەردەوام لە کەمبوونەوەدان. خراپتربوونی وشکەساڵیش هەڕەشەی جددی لەسەر بژێوی خەڵکو و ئابووری عێراق دروست کردووە. ئێستا نزیکەی لە سەدا 40 عێراق لەژێر هەڕەشەی بە بیابانبووندایە. پێویستمان بە هاوکاری بە پەلەی ناوخۆیی و نێودەوڵەتیە. حکوومەتی عێراقیش لە ڕێگەی دروستکردن و نۆژەنکردنەوە و کارپێکردن و پاراستنی بەندا و بربەستی ئاو و کۆگاکان و سیستەمی دابەشکردنی ئاو قەیرانی ئاو چارەسەر دەکات لەگەڵ دروستکردنی بەنداوی نوێ لە هەرێمی کوردستان و ناوچەکانی باشوور و خۆراوای عێراق. لە بەشێکی تری کۆنگرەی نیویۆرک بۆ ئاو ئەنتۆنیۆ گۆترێس سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند چارەسەرکردنی کێشەکانی ئاو لە جیهاندا پێویستی بە دەستپێشخەری و کارکردنی جددیە. ئامانجی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لەم کۆنگرەیە ئەوەیە کە لە ڕێگەی دەستپێشخەری و پلانی وڵاتانی بەشدار بوو چارەسەرێکی گونجاو بدۆزرێتەوە بۆ قەیرانی ئاو و کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا و مەترسیەکانی بە بیابان بوون.